بینر رزدار او دمو حموده می باش. ایوا دارم لهر کرابن و لهر جه کهنه و مجولی هر کاری که نه هلا خوشی و شادی و کیف خوشی و بختوری دبن و داخاز و هیوا و میدامجی بختوری و خوشی و ویا. ام که خوشن کجار کدن ده پروگرام کده و ده دیوان خدا لخدمت وی رزدار دنه و کو بینا حمود جاره ام جاری کی به هوای کی زندی به ریا و امراض نتوی لریا تشک تیوی ده به هورا گوتو بیجو دانستندنی لسر برسکی جواکی گوتنی کی جواکی و مجاری به هورا بن. و دست پیکی ده دستان بنا حمود جاجی خواه و همگناسی و هاوکاری و پشکیریان خلکی ما و همولاتی ما و گریبی پروگرامی جا کدن سپاسی لحموان برزا بکن. قالك جراس بيرانو جيجم نوي حموية وانا بيجم كو بتايبت بريا ايميلي بمرا بيواندي هذا قرنو قوتني وان هنا سباسي وان هنا داسخاشي وان هنا داخازي وان هنا جي خاننا مرو بروغرام ده بيرانو جيجم نوي حميا بينن لي كوري درفتي هر بريا ايميلي جار كدن از بيرا بيجم كوري درفتي دما كو ورد قرم دما خدا بكارم برسوا وان برزابتن یکی جوان گله که بالکش بود به چند لاپرا ایمیلی که ما رشانده بود لدیوان پروگرام دیوانگر رشانده بود و لسر مجارین هفته بهوری به تایبت دو ربندانی گوتنی خواه و بیرو باور و حضر خواهانی بود زمان و سپاسیا ویدی کم که به زاراوا کرمانجی به پیتی لاتینی و لباجار مریوانی و او نامه مرشانده و گلک سپاس بوی برزی و دستخوشی و اهل خوشی و سرکتن و جشن و شاهیه دبن. هر لوی پیوندیه دا جار کدن بگنک جی گریدای مجارمه یا ایرویه لورمی و جی جوان که بمارا تلفون کرد و پشتی اوکو لبرنامه نوچه دا بزلوبرگی کردی و به خواهک یا جمدانی کردی من نوچه پیشکش کربو پیروزبایی دو رباندان درست بر روژه دمه کربو و پروگرام دن کو دیوانه و پروگرام دنی تیشتی وی به روزه را هاتن پیشکش کردن سپاسی کرد و دستخوشی گفت و هر وی دمیجی پیروزبایی و جشنی کرد و دسپاس و دستخوش و جوجی پیروز با و هر لخوشی و شادی دابن. لی پروگرام ایرو جار کردن یک جوان پروگرام که همی بهورا بن بهورا گفت بیجو دانستاندن بکنه از باردکم حوال یهر نهاده تلفون دانین امی بهورا مجارکی بهورا گوتو بیج دانستاندنی بکرن به چاوری بیرو بچون و حززی وبن و بهورا گوتو بیجی بکن و بینا حمود جاره لوی بشا پروگرامی ده از حزکم از بسکنم اون بیجن و حوالاتی ما داخازی وان گوتنی وان بچونی وان مرگلک گرینگن ده هر واری ده لی پیش اوکو از مجار جار کدن دست بی بکم حزکم اویج بیجم که ما ایرو مزگنیک شی هیا لی دیوانه گل ده و اوجی هوایا هر کسی که هر همولاتی که هر باجاری کردستانی با بکاره وینه کی شو او درست او دماغو دیوانه گل بلاد با گور دمی کردستانی نهاوی گاوی بکارن وینه کی باش یا دما شو یا وی دمی لباجاری خواه بگرن مره بشینن وینه اگر فیلم بجی گلک باشتر و کسی که باشترین وینا مرا بشینه یا فیلم و گلک باشتره مرا بکاره مرا بگره بدم کی کرد بشینه یه دیاری که جالیه و پروگرامی و دیوانه گل و ورکره از اگر بدم هبا لدم دیده فرصت دیده میجا که دوباره کن لدیاره باشترین وینا باجار خواه و دمی که دیوانه گل بلاده با بینا وکون ها اون پسری مد بینن لدیوانه گل و از باور دکم دیاره کی جان باجاره پایتخت کوماری کردستانه. بله بینر رزدار مجاره ما ایرو کو جخوا می چاوری و بکن و گوتو بیجو دانستاندنی به هوره بکن بیرو بچون حزری و ورگرن لی بو اوکو ام گلک دوره هاو نازورن لی مجاره که ام پیشنهاد دکن لسر وی مجاره ام گوتو بیجو دانستاندنه بکن اوجی اویا کو نرخاندنا روژین دیروکی کرد دنوا جواکا کرد ده. بچه اوی اون اوان روژ میجوی، روژ دیروکی، روژ تاریخی نتوا کرد ده نوع جواکی ده دبینون اون هر کسی که کوبه مرا پیوندی ده گره چوان ده نرخینن.
بو نمونه اوکو او فکرام را آنی پیش اوکو اند بینن و وان روزانه گرما پیروز کرنا سال روزا دامزراندنا یکمین کومارا سربرز کردستان کومارا کردستانی ل باجار مهاباد ل روشالات کردستانی بو گلک قصاحت نکرن گلک بابد لسرات نبلاو کرن بردوامه بینا اون دبینن کو جشن و شاهی و خوشیشی لکردستان در کردستان ایش بردوامن گلو او روزانه لناو جواکا کردی دا بچه اوای کی تن نرخاندن توی تاقه کسی حوالاتی کرد اما روزا چاد بینی او چه بکن وان روزانه دا باشتره پیوندی که وی گاوه لسوئده هیا او دماوا باش برست او دمت باش کاک مهرانی گل رامان قصه کاسانی سرچاو قربان بخیر بین باشین شکر رحمتی بزی سپاس کنلیک سپاس باشی شکر کنلیک سپاس هر بجید او الرحمن يجي من رحمانم سرچاو اصلاح الرحمن مهنه يكرم يجي من رحمانم نعزاني توهر من بالرحمن ده والله مجارێکی زۆر باشە بە بڕای من ئەو ڕۆژە مێژویانە لە تاریخی کووردا هەر ئەو بووە بە باعیسی ئەوە کە هەتا ئێستا بەرخۆدان لە لای کوردەوە بە شێوەیەکی زیندوو ماوەتەوە مەسەلەن تۆ چاولێکە لە 25 گەلاوێژ لە دوی ڕێبەندان دەیخاکە لێوە کە ڕۆژێکی ناخۆشە بۆ گەلی کورد یا ساڕۆژی هەڵەبجە یا ئەو جورە ڕووداوانە لە تاریخی کووردا بەگشتی لە ڕاستیدا کورد بە خۆشی و بە ناخۆشی یادیان دەکا لە خۆشیەکەیدا خۆشحاڵ دەبێت لە ناخۆشیە ئەوە بوو بە باعیسی ئەوە کوورەی خەبات هەتا ئێستا هەر گەرم ڕاگیراوە بە بڕای من جێ خۆیەتی ئەهمیەتی زۆرتر بدرێتێ ئێستا مەسەلەن لە کوردستانی ڕۆژهەڵات ئەوەندەی بەرخۆدان ئەوەندەی فعالیت لەو ڕۆژانەدا دەکرێ وەکی دیکە ناکرێ بەڕاستی و ئەوە دەبێت دەستخۆشییان پێ بڵێن و ئەو ڕۆژە مێژویانە لەگەلی کورد پیرۆز بن ئەو ڕۆژە خۆشەکان ڕۆژە ناخۆشەکانیش دەبێ بڵێن سعی بکەین بیکەن بە هەوێنێکی ئتحاد پێکەوە بۆ سەرکەوتنی یەکجاری ئەوە نەزەری من بوو لەسەر ئەو کێکێ ڕامان سپاس گوتنی خاش و جیە خابوون بۆ دەستپێکی گەلێک سپاس لێ پرسیار کە منە گەل و میدیا کوردی دوی واریدە چاوا دبینی میدیا کوردی ئەوەی بایخا تایبەتی ددە وان ڕۆژێ دیرۆکی یانە بەڵێ بە بڕای من لەو کاتەوە کە کورد بووەتە ساحێبی چەند کاناڵە تەلەڤیزیۆنێک هەتا ئێستا گەلی ئێمە بە باشی ئاگا بووەتەوە لەو ڕۆژاندا بەڵام هێندێک جار هێندێک هەیە کە تۆزێک با بڵێنم سعی دەکەن شتێک کەم ڕەنگ بکەنەوە بە جوورێکی دیکە ئەوە تەبەن بێلتفی خۆیانە بە بڕای من مێژوو دەبێ وەکو خۆی بکوترێ وەکو خۆی نیشان بدرێ بەڵام لە هێندێک کاناڵ و هێندێک مێدیای کوردی و کوردستانیەوە دەیانەوێت شت پێچەوانە نیشان بدەن شت بەسلا مێژوو دەستکاری بکەن ئەوە بەخۆشیەوە گەلی کورد ئەوەندە ئاگایە دەست بەجێ هەز دەکات دەڵێ ئەها ئەوە وان نییە ئەوە لە دیدگای خۆیانەوە ئەوە وا دەڵێ ئەنی دیدگایەکی کوردستانی بە بڕای من دەبێ مێژوو وەکو خۆی باز بکەیت بەڵێ کەکرامان پرسیارێکردن پێشەوەکو جارێ فرسەت شانسی تا زێدەترە لەبەرەوە کتە یەکیمی کەسی و لەسەر حەز دەکەم بە گوتوبێژێک بەوی ئەوەی هەبە بۆ وەکودن ئەوە ڕۆژی خوازدانی هەموو نەتەوەی دنیای هەنیکە ڕۆژی تاریخی هەنە هەنگی کەس بینا سمبۆلی تایبەتی دەبێژێرن دەم بۆ نمونە ئەگەر کەسانێک لە شەر و بەرخۆدان بۆ برسان نەتەوی مەسەلا بەرژەوەندی گشتی نەتەوەیکی تێنە کوشتنە لە شەرکیدا سمبۆلی تایبەتی جوان چێ دەکەن و ڕۆژی بینا سەربازێ گومنام دەبێژن سمبۆلی تایبەتی ژێرە چێ دەکەن یا هەنێک جارە بۆ نمونە هەنێک کەسێک کۆ لە دیرۆکە نەتەوەیکیدا بەرخۆدانە دەوێ ڕۆژێدا ڕۆژە کۆ ئەو کەسا بووی یا نەمای هەنێک بویەری تایبەتی وێ وڵاتی دەبەرچاو دەکە بۆ نمونە لە ئەمریکا کەسێک کۆ دەمەخوادا بۆ پشتیوانی لە ڕەشپێستی ئەمریکای کریای کینگ دەوێ ڕۆژێدا تێن ناو ئەمریکایدا ڕەسمە کۆ و ڕۆژێدا هەر کەسێک دەچا ئاریکاریە بنکەیەکی
یارمەتیە گشتی دەکە بۆ نمونە ئەوژی کۆ زارۆکە یا کەسێکی بێ سەرپەرستەوە ئەوە ڕادەگرن دەچن وێ دەرێ چێ دەکەن هاوکاری باسی ئەمریکاکە نمونەیەکی دیکەی مەسەڵەن بۆ نمونە ئەو کەسێک کە لامپی دروست کردووە بەڵێ لامپی برخ کە تۆ لەبەر ڕووناکەکەی دانیشی بەڵێ بە ڕێزگرتن لەو ئەقڵیەتە من تقریبا کتێبەکەم خوێندوتەوە ئەو مناڵێک بووە مامۆستاکانی پیان و تو ئەم مناڵێکی تەواو نییە قە بۆفتادەیە دایکی خەمی پێوە خواردووە مامۆستای تایبەتی بۆ گرتووە ئاخری کە ئەو مرۆڤەی لێ دەراتوە لامپی دروست کردووە سە بۆ ڕێزگرتن لەو ئینسانە لە ئەمریکا دقیقەیەک برخ دەکوژێتەوە ینی بەڕاستی ئێمە ئەگەر بمانەوێ وەکو گەلانی دیکەی دنیا پێشڕەوت بکەینوانە لە پێش هەموو شتێکا دەبێ ئێمە ئیتحادێکی ملیمان هەبێ ساق بینەوە لەسەر هێندێک ڕۆژە مێژوویەکانی خۆمان نەی منە و نەی تۆیە پێکەوە ڕێزیان لێ بگرین مەسەلە حتا لە تەقیۆم لە ڕۆژمێر با بڵێن لە ڕۆژمێر نێوی مانگەکان ئەمانە بەجدا لەوەی کە من مەسەلەن کوردی ڕۆژهەڵاتم یا لە چوارچەوەی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا فعالیەتم کردووە پێشمەرگەوە حیزبە بووم بە بڕۆی من ئەو نێوانە لە سەردەمی کۆمار لە نێوی ڕۆژژمێرەوە بیگرە لێنراوە دەبوو مەسەن کورد بایەخی دابابەوە مەسەن لە بەشێکی کوردستان مانگەکان بە نێوێک ناو دەبن بۆ نمونە مەسەلەن ئەی نمونە زۆرە حتا بگاتەوە لای ئەوەی کە جەنابەت ئیشارەت پێ کرد مەسەلەن تایسە یەک دوو جار من لە مساحیبەیە و برادرە سکرتێری حیزبی سۆسیالیستی کوردستانی تورکیا زۆر پێدا دەگرێت لەسەر ئەوەی کە دەی خاکە لێوە ببێتە ڕۆژی شەهیدانی سەتاسەری کوردستان بەڵام ینی بەداخەوە تایسە لایەنەکانی دیکە هەنگاویان بۆ بەشە هەڵ نەگرتووە بە بڕۆی من لە پێشدا ئێمە دەبێت سەکۆیەکی ملی دروستکەین ئەمجا لەوێڕا دەست پێ بکەین بەڵێ پرسیارکردنێکە ڕەمان گوتوێشکی خاشە بە هاورە بە باوەڕە تا هەنێکە ڕۆژ هەنە بەژخوا ڕۆژی دەباس کرد ڕۆژی مێژووی باش و خراپە ناز ڕۆژی سەرکەوتنی هەنە ڕۆژی کۆ فشارە و گواشە دژمنەوە دەسەڵاتە لەسەر نەتەوە کورد زۆر بوونەوە مخابن و ڕۆژی شەهیدن کوردستانی بنتی بەرچاو گەلە وان ڕۆژانەدا بنا نەتەوەیەکی کۆ هەمیشە دەمە بەرخۆدانیدا و ساویە پشمەرگەی کوردستانی دەما بۆ کارێکی و خەباتکی چۆنە بۆ عملیاتێکی چێ بیە پشتیوێ هاتنە حتا ئەگەر هەورێکی وان هەوسەنگەری وانژی شەهید بیە لە بۆرە ئەوکو ئەو ڕۆحیە خوا بلندتر ڕاگەڕن دەست بە گۆوەندێژی دەکەن گەلە و ڕۆژی هادا مرۆڤ بەرنامەیەکی ددانێ مەسەلەم ئەوە هەیە لە کوردستانی و دەروی کوردستانی ڕۆژە شەهیدن کوردستانی دەهی خاکی لێوە دەچەند سەردانە بنەمۆلەی شەهیدان دەکەن و گەلێک تشکی باشۆر جێ خادەیە لێ بەدەلە ئەوەکۆ لە ڕۆژێکی بۆ نمونەوێ ڕۆژیدا نزا ئەوە دەبژێن باوکڕە و شین و تازی و موزیکی غەمگین و کۆ هەموو نەخۆشی ڕۆحی و فلانیش بە دوورانە هەنێک ئەوەنە چێ دکەن کارێککردن بکەن باشتر نە بە باوریەتەوان ڕۆژانەدا بۆچی نا ئێمە لەو ڕۆژانەدا مەسەلەن ئەوەندەی کە مربوط بە ئێمە منزورم تشکیلاتی بڵێن حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە دەرەوەی وڵات لەو ڕۆژانەدا ئێمە سخۆڕانی دەکەین قسە دەکەین سیاسەتی ڕۆژتاوی توێ دەکەین وە بەڵێنی لەگەڵ ئەو هاوڕێ شەهیدانەمان نوێ دەکەینەوە کە تا سەرکەوتن ئیدامەدەری ڕێگەکەیان بین ئەوە خۆی لە خۆیدا وەسیەتێکە لە ڕاستیدا لە دکتۆر قاسملۆ کە بۆ ئێمە بەجێ ماوە کە ئێمە لە ڕۆژی شەهیدەکانماندا ناگرین و جەنابەت ئیشارە بەوە کرد مەسەڵەن بۆ نمونە کە پێشمەرگە شەهید دەبوو بە تۆڵەیەوە سەلەن لە رابطە لەگەڵ 59 شەهیدی مەهاباد کە 59 لاو بوون ئێستەیت داخی ئەو 59 لاوە لە دڵی هەموو کوردێکی شۆڕژگێردا هەر با بڵێن برینەکەی هەر بەسوێ هێزی بیستون 59 عملیاتی کرد خۆی لە خۆیدا ئەمە ینی نوعێک چۆنی بڵێم نوعێک نیشاندانی بە ڕەقیبەکەتە کە تۆ لە دەستدانی ڕەهبەرێکت کۆمەڵێک لاو یا کوشتارێکی دەسە جەمعی ناتوانێت تۆ بە چۆکدا بێنێ بەڵکو تۆ شێرگیرتر دەبی لە خەباتی خۆتدا. بەڵێ gelek spas rêzdarkek raban spas bo wê pêwendiyê gotivêjkî xweş bû me bi hewre hebû xwe
جي خوا دما كسك يكمي تليفوني دقرا او بباوي كي لسر مجاري تسكره او قلت بيجي دانستاندنك تشي دبا كالك سباس كرامان رئيس لايما هنا بو مالبات تاتا او رامان الدن حمو او بريزيكو بترن سباس پیوندی کدن لباجار سنی بمرایا او دماتا باش برس فرمو برس کرم که فرمون السلام عليكم. سرچاو برز دنگ تنده فرمو باشدار بن و سنه وقصه دکن فرمو پیروزبایی 26 ریبندان تنیدیم. بله دو ریبندان ما بست ساز بیو. بله دنگی اوی برزی توان ناز باور دکم بله بینر کدن لباجار شنو بمرایا او دماوا باش برس کرم کن شلوني باشي؟ گلک سپاس بجی اون چوانن سلامتي بجید سپاس تشكر لك من براي موسى ورصاي ما تلفون بولكم سرچاو سيد موسى رصاي بله قربان سنة قسمونا بصراحة أخوة كرم كن قربان شوفاتر صلاة رزق عدد كم بدي صلاة بو عزبي ديمقراط دينيرم وكاك مصطفى عزبي دينيرم صلاة بو تشي برزو صلاة بو هم قلي كردو وهزار تجمعي كان دينيرم گلک سپاس لا بو ایواجی بجی تشکر خدا گلک سپاس بو پیوندی و هر بجی نو سرکتی من تلفون آدن لباجاری بوکانی بمره او دماوا باش برس فرمو برس کرم کن سلام سرچاو شلوني ما عنده نبي گلک سپاس بجی اون چوان باشي بقربان الزم گلک سپاس هر بجی صلاة له حزبي ديمقراط صلاة له هم مشاهدة صلاة له تو گلک سپاس بجی لبوكانا ومزاندرن بيروز باي دورة بندان استيدرن بله گلک سپاس برز لبوکانی و محز ذکر بزنم که گلو نوی گاوی لبوکانی چاوا روشا بوکانی چاوا دکارینی که باسی بوکانی اجمراو کی والله بلند تيكاكي جان كرداتي بردواما ولي زاشو خوفروش اوان دزورا خو ناكره هيز بلاي وبلايتي جخوا دما بهاورا بون هبا بهاورا یگرتنک هبا اون زکاتی هبا خبات هبا جیوان جنامینه گلک سپاس بو پیوندیت رزدار او سلاو رز معنا بو مالبات تا هموها ولاتی باجار بوکانه گلک سپاس پیوندیدن لدانمارک او دما باش برس ام کاتت باش جیان باش چونی برام باشی گلک سپاس هر بجی اون چوانن خوش بیسپاس دکم دست خوشی و برنامه لیکم گلک سپاس هر بجی و پیروزبای دوی ریبندان لهمو او کادرو پێشمەرەکانی حزبی دیموکرات دەکەم گلک سپاس و هەروە زۆر خۆشحاڵم بە هاتنی دوی ڕێبەندان دامەزرانی کۆماری کوردستان گلک سپاس هر بجی کیجان باجاره دانمارک تو قصه دکی برس ئەلبرگ البرگ از باور دکن صبح جشن واهیه نه بەڵێ سبەینێ جەژنی دوی ڕێبەندان لە دانیمارک بەڕێوە دەچێت اونی چاوا هرن اونی بکوم هرن و با مالبات و هر نهور سنسه بەڵێ وەڵا هەموو لێرە خەڵکەکان یعنی زۆر بە خۆشحاڵی و چاوەڕێی سبەینێکن چه خواشه نه اونی بجلی کردی و هرن یا هانکی وەڵا بەجلی کوردیوە خواشه و چه احساسی که دما جشن دوره وەڵایی زۆر خۆشحاڵین و شانازی بە ئەم ڕۆژە مێژووەکەین به باوری تا روز هر گرینگا دیروکی یا میجوی کرد کی جانه وەڵایی ڕۆژێکی زۆر پیرۆزە لای ئێمە ئەم ڕۆژە گلک سپاس هر بجی زۆر خۆشحاڵ بووم و سڵاوڕێز بوو هەموو خانەوادەی شەهیدان و بنەماڵەی زیندانیانی سیاسی و هەموو پێشمەرەکانی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بە تایبەت کاک مستەفای هیجری
گەلێک سپاس بۆ ئەوەی ڕێزدار کاتان ناگرم و هیوای سەرکەوتن بۆ بەرنامەکەتان و سڵاوڕێز بۆ هەموو کارمەندانی تیسکتیڤی دەخوازم. گەلێک سپاس هەربژێ سپاس بۆ پەیوەندیەوەی خۆش بۆ ئێوە بۆ ئێوەژی و جەژن کە خوۆش وەرە لە باژاری هۆرسنسی هەربژێ سەرچاوم تەلفۆنا دەن لە باژاری بووکانی ئەو دەمەوە باش بەرێز کەرم سلام کاک مێرە سەرچاو بەرز ماندوو نەبی گەلێک سپاس بژی اونجی ماندنەوە قوربانت دەبم کاک مێرانجان ژێژنی دوو ڕێبەندان لێ و پیرۆز بێ و لە هەموو گەلی کورد گەلێک سپاس لەوەژی پیرۆز بە ئەو ساڵ جێژنی دوو ڕێبەندان لە بۆکان زۆر بەخۆشی و زۆر بە چاکی ڕێک و پێک چوە پێشێ هەربژی باوەتی کە دەوڵەت فشاری خستوە سەر خەڵگوەلی زۆر مەردانە دوو ڕێبەندانیان جێژن کرد دەستخواش هەربژی جێژنی دوو ڕێبەندان لە ئێوە لە هەموو گەلی کورد پیرۆز بێ لە ئێوەژی پیرۆز بە هەربژین قوربانت دەبم ئەمرێکە بێ لە خنت گەلێک سپاس کە خوۆش بۆم تو دوکاری هەنێک تۆژی باسی باژار بکی چاوە ڕەوش چاوە ون دەبینن وڵا ڕەوشتێ ئەمنیەتی زۆر تون بوو ڕەوشی ئەمنیەتیان زۆر تونگرت بوو وەلی باوەچە ئەمنیەتی کە تون بوو زۆر لە نێو دۆستان ئاشنایان جێژنی دوو ڕێبەندانیان زۆر بە گەورەی پیرۆزی ڕاگرت لە خەلک لەوان تشتانە گۆی خۆنادێ ئۆ ڕۆژێ خۆیە دیروکی پیرۆز دەکە و گرنگ دەگرە ئەرێ وەڵا گەلێک سپاس دەکەم هەربژی نۆ سەرکەوتی بن و نمونێوە زاف بن بەڵێ پشتی گوتوبێژە خۆش تاوان هاوڵاتیە ئەمێ بێنکی کورد وەدن پشتی وێ بێوادانە ئەمە جاکی بەهاورا بن من بنجارکی ببی ئەوەی پیشنهاد کریە کۆ گەلۆ نەتەوامە خەلکیەمە ڕۆژین دیروکی چاوان نرخینە لە ناو جوواکە کوردە ئەو بوو نمونەمە ئەو ڕۆژە کۆ vێگاوێ دە گەرماگەرما جەژن و شایی و خۆشی و پیرۆزباییە دوو ڕێبەندانە ساڵە ڕۆژە دەمەزراندنە یەکیمی کۆمارە کوردستانê نمونە ئانی گەلۆ خەلکیەوە ڕۆژێ چاوە دبینە ئۆ ئالiyê din bi çawayê dinirxînin lê vêgavê hewletîkî me li bajarê Merîvanê bimire ew demawa baş birêzkerem kin serçawan birêz ئەم کاتەوە هەموو کاتێکی باش ژیان باش کەرەم کن پێشەکی سڵاو و ڕێزم هەیە بۆ ڕێبەرانی شەهیدی گەلی کورد قازی قاسملو و شەرەفکەندی و دوی ڕێبەندان لە گەلی کورد لە کوردستانی ئێران بە تایبەتی لە حزبی دموکراتی کوردستانی ئێران پیرۆزبایی دەڵێن هیوام سەرکەوتنی حزبی خۆشەویستی گەلی کورد و حزبی سەرەکی گەلی کورد حزبی دموکراتی کوردستانی ئێرانە و هیوام ڕوخاندنی جنایەت و جەهلی جمهوری ئیسلامیە کە دەستی ئیستبداد و زۆری بەسەر خەڵکی کوردستاندا داسەپاندووە و ئێستا زەبر و زەنگێکی زۆری بەسەر خەڵکی شاری مەریوان بە تایبەت لە سونەرەکاندادا سەپاندووە هیوادارین ڕۆژێ بێ ئیشاءالله حزبی سەربەرزی گەلی کورد حزبی دموکراتی کوردستانی ئێران بگەڕێتەوە نێو وڵات و وڵاتەکەمان لەژێر دەستی ئیستبدادی ڕەشی کۆنەپەرستی ئاخوندیدا ڕزگاری ببێت هیوام سەرکەوتنتانە خوا پشتیوانتان بێت gelek spas berez her spas û bijî bo wê peywendiyê ji xwe bersiva pirsiyara min ya hemû cara da ke hewletîk lê bajarekî Kurdistan li Kurdistanê beşdar dibare hem hez dikin bizanin vê demê ku em bi hewre qise dikin rewşa evî bajarî çawne te bas kir gelek spas lê gotinekî şehîd û rêberê navdarî Kurd şehîd Dr. Abdurrahman Qasimlû heye ew kesên ku li bajarên Kurdistanê de dijîn pişmergekin kesan ku xebat û berxwedanê wan hene li pişt sengirî dijminan ciyê wan gelekî giring e berxwedana wan ciyê xwe heye û hesaba xwe heye û ba awayekî peywendî bi ew hêzên ku hez dikin peywendî bi wan re hebin dikarin bi hewre xebat û çalakiyên baştir bimeşînin û zêdetir rê nêzûk kin bo amanciyê giştî gelek spas bo peyvendiya we peyvendiya den li Brîtanyayê bimere ew dema baş beres فرمو برس ام کاتت باش جیان باش برس
من سوارە سوڵتانەدەی لە بەریتانیا قسەدان لەگەڵ دەکەم. سەرچاوە بەرز. سەرەتا یادی دوو ڕێبەندانتان پیرۆز دەکەم لێتان لە هەموو ئێران بە تایبەتی لە کوردەکانی ئێران لە هەموو کوردێک لە لە باژی پیرۆز بە. تلفون لە بریتانیای قەت ماڵتە لە کوردستانی پەیوەندی هەندە خواشە لە بریتانیای پەیوەندی گەلێک دووری مەننە پەیوەندی چ نەبوو لێ دانمارکی بزانن دەنگچانە کەرەم کە بەرەز. الو کێکە میێرانچانی گەلێک سپاس بژێت چاوانی بەرەز. باشم زۆر سپاس ئەس فرایدونم بە مناسبەتە دوێ ڕێبەندان و پیرۆز دەکەم. سەرچاو گەلێک کورد پیرۆز دەکەم. سەرچاوێکێکی فریدون زلتەجی پیرۆز بە. هیوادارم دوێ ڕێبەندان بۆ ساڵێک دییا چەندێدی لە کوردستانیدا بگیرن نەئەدی ئەوروپا. بەڵێ هەر وێ مناسبەیە ئەگە ئیجازە هەبێ ئەس دەخوازم بۆ خاترێ دوێ ڕێبەندان سترانێکیش بێژم. کەرەم کە چمانە؟ دلالم وای دلال دلالم وای دلال دلالم وای دلال دلیل درویشو تو دلیل درویش لاویم سوار بو بدر مال بابم پیابو دلیل درویش لاویم پر کنه سوار بو بدر مال بابم پیابو خود خراب کم گاو دستیم قهوه و فنجانم وانا خلاص نبو دم دی کچ کا جیرانی خبران بخیر مرانی دگو پر کنه درویش لاوی تخیر بر بمال بو اوه گاوه چاوه مبینا تانیا بخباران روند کا خلاص نبو و زمین دلال درویشو دلالا درویش و تور مالا بابم بمیوانی از درویش لاوی خردانم کناوی که سوری خرستانی از درویش لاوی خراس جیک محاصور سر سربرانی دما بابم بیردای کام گوکانی محاصور سر سربرانی از بیجم پر کنه شوانی ما لاوی خلکی بو بفو باران بو گلک سپاس دلوالو درویشو گلک سپاس همو گله کرد و خلکی ورمیه دم خواش گلک سپاس که فریدون سپاس بو اوی دنگی تی خواش و سران خواش تا چماش زودتر نگو مالا تا بدلا کلیپ ما دنگی تا بلاو کروا سپاس هم جا کده چاوره دکن و هر بجی و سلاوی مهنه بو مالباتی و همو او برزه که دور برتنه بله پیوندی آدن لسوئیسی کرم که برز کاگم یارانم کاتو باش جان باش برز من لە سویسراوە زەنگام حەمیمەتی پورم سەرچاو بەرز سڵا دوی ڕێبەندان پیرۆز دەکەم لە هەموو شەهیدان گەلێک سپاس بژی لە قازی و قاسملو و شەرەفکەندی لە هەموو شەهیدانی کوردستان لە هەموو کوردێکی بە شەرەف لە زیندانە سیاسیەکان سڵاو و ڕێزەنیارم بۆ زیندانە سیاسیەکان کەیسە بەڕاستی ئەوان ململانەیەکەن لە کونجی زیندانە بەرامبەر ئەو جرمنە سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو کادر و پێشمەرگەکانی حیزبە خۆشەویستەکەمان گەلێک سپاس بەرز پێشەوە کۆتۆ تەواکی پرسیارکی من هەیە مەگۆ گەلو لە سوئیسێ کیژان ڕۆژێ دیروت بله او وڵاتی کوتلەی کیژان ڕۆژێ دیروکی نەتەواخوا گرنگ دەگرن ئەو چ بایەخکی دەدانێن لۆ سەر مژارێ حەز کرد کورتی قسە بکەی کەرەم کە من وەکو ئەوەی وەکو دوی ڕێبەندان بە ڕۆژێکی وەکو قیبلەیەک ئیسلام ڕوتێکە دوی ڕێبەندان بۆ هەموو کوردێک وەکو قیبلەیەک بۆ هەموو کوردێ وا پێزانم بەڵێ گەلێک سپاس بەرز مەراسمی دوی ڕێبەندانمان هەیە ئێمە
هەموو کادر و پێشمەرگەکانی حیزب خۆشەویستەکەمان. سپاس پیرۆز بە و هیوادارە وەرجەژ نوۆشاییکی خۆش هەبە و جارکردن ئەو ڕۆژە لەوە پیرۆز بۆ هەر لە خاشیە دەبن gelek spas پەیوەندیان دەن لە حزب باژار لە سوێدیا فەرموو ئەو دەمەوە باش بەرزکەرم کن. مرحبا کاکە مهران. سەرچاوە کاکو. باشی. هەر سپاس بژی. کاکە پێشێکی دوو ڕێبەندان لە هەموو خەڵکی کورد لە گەلی کورد لە کات پێشمەرگەکانی حزبی دەموکرات لە بنەماڵی شەهیدان لە هەموو لایەک پیرۆز بێ. gelek spas لەوەش پیرۆز بە. سەبارەت بەم ژاری بەرنامەت ئەو ڕۆژە دیرۆکیانی ملەتی کورد نەتەوەی کورد دارە پێش هەموو ڕۆژێکی پێش هەموو شتێکی دوو ڕێبەندان ئێمە دەبی وەک گەلی کورد بیکەین بە ڕۆژێکی نەتەوەیی یعنی ڕۆژێکی ملی نەک لە هەر پارچەیەک دەبێت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵکو لە هەر چوار پارچەکانی لە باشوور و باکووری چفۆل لە هەمووان دەبی ئەو ڕۆژە ببیتە ڕۆژێکی نەتەوەیەتی کە ئێمە بتوانین هەموو ساڵێک دەرکاتی خۆیدا ئێمە ئەو جێژنە بگرین پیرۆزبایی بکەین و زۆر بەسەرکەوتوانە دەبێت بکەین. دیارە ئەمە ڕۆژ دیرۆکیمان ڕۆژە دیرۆکیانمان بەش بوونە مەسەلەن لە تورکیا لەوانەیە ئەوان ڕۆژی خۆیان هەبێ ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژێکی خۆمانە بەو دوو ڕێبەندان ڕۆژێکی دیرۆکیژی نەتەوەی کورد کە هەموو هەرهەمانە هەموو وەک نەورۆز دەبێت امیدوارم کە دوو ڕێبەندان وەک نەورۆز ببیتە جێژنێکی نەتەوایەتی ڕۆژێکی نەتەوایەتی بۆ هەموو گەلی کورد. بەڵێ وەڵامە پێ خۆش بۆ gelek سپاس بۆ ئەو کە دەستپێکی دە بۆ مژارێ سەکنی gelek سپاس تا باسی ئەوە کرد واسی نەورۆزێک کرد بە باوری ئەتا بۆ مەسەلا نەتەوایەتی و بەرخوادان و خەبات و ڕۆژێکی دیروکی گرنگی نەتەوا کورد حەز ناکەم بنا بەوی ئەوەی هەلسەنگاندنێکە بە لێ دوو ڕێبەندان تشکی دنە و ساڵ و ڕۆژە دامەزراندنە کومارە کوردستانی بەرخوادانێکی لەوێ ڕەوشێ لەوێ دەمێ لە بەوی ئاوایی بە ئەو شیوە زانستی کۆ بەڕێوەبەرێک ئەوێ کۆمارێک پیشەنگی حزب دموکرات کوردستان ئیرانی دەست پێکردن ji xwe tişkî gelek taybetî û bi nerxa min gelek hez dikir mijara çûyî de em sersekinîn ji hersengandinekî gorî vê demê û piştî 63 sala zêdetir derdekeva piştî lêkolîna derdekeva ku çend tiştê dinê taybetî hebûne li ser kesayetî taybetiya pêşva û xebatkarên vê demê ew siyaseta vê demeya ku partiya damezdirênerê komarê bas kirî ئەو تشکی gelek گیرنگ لە ناو تاریخê de ye li nav mêjûwa Kurd de netewê din bas dikin. Gelo ew tiştane mirov bîna eger mirov rojekî netewî, rojekî hewgirtin, rojekî ku hemû Kurd bikarin bi hewre evê rojê bayixkî taybetî û giringî bidin. Baş e bo neteve mesela zimane, mesela çand û kultûre, mesela سرûda netewî ku li hemû dunya heye mesela bilinkirina ala Kurdiye yani eger ew rojê bîna rojekî netewî û yêgirtî nebe یه چاوا باش خو او تشکیدنه نورو تشکیدنه گوتنی تسر وینده چنه کرم که والله من بس بحال خم داره او روز دیروکانه تنها دور بندانیه اما 26 سرماوز من هيا اما 25 گلاوش من هيا اما دقیقه کلیو من هيا اوان هم روز خانه دیروکی ملتی کردن گلی کردن يعني دقيقة كليو دورتين روجا دو روجي دابون دقيقة كليو دا في كفي شوا بنيان نادي كوماري كردستان دو روجي دا لسيدار اللي بخوي با براك وعموزاك ديكي اما روج ديروكي من زور بلا مسألة أساسية اما لو سردمي كالتكنين وابتجربتين بتيا وابتجربتين بلا اما نمان تواني اما دلحان خانه نزیک بە 16-17 دانە مەدیای کوردی مامنە بەڵام لەسەر دوو ڕێبەندان کە ئەو چەند ڕۆژەی پێش دوو ڕێبەندان بوو یەکەمە لە هەموو وڵات لە دەرەوە کوردستان هەموو وڵاتەکانەوە لە بلژیکە سبەی دەگیرێت لە وڵاتەکانی دیکە دەگیرە لە کانادا دەگیرە لە ئەمریکا دەگیرێ لە سوێدێک کە ئێمە گرتمان لە نۆروێژێک دەگیرە بەڵام مەسەلەی ئەساسیەوەیە ئێمە لە 16 مەدیای کوردی تەنیا تیشکە کە باسی ئەو ڕۆژەی دەکات سەبەب چیکە بە باوەریەتە چ مەوسایە نازانم مەسەلا بەرژەوەندی ئەو نەتەوەی کوردێک کە لە پارتەکانی دیکە دەژین
ممکنە ئەوە ڕێگان پێ نەداکەم ئەو ڕۆژەی بە باشی هەڵسەنگێنن یا پیرۆزبایی بکەن تەنها لە هەولێرە تەنها ئەویش یەکێتی خوێندکاران بوو کە لە هەولێرە سەمینارێکی بۆ مناسبەتی دوو ڕێبەندانە گرت تەنها لە کوردستان لەو سێ بەشانە دیکە ئێمە لە هیچ نەدێت کە ئەو ڕۆژە مەڕاستم گرێت تەنها تیشێک بوو کە بەرنامە تایبەتی ئەو لەسەر ئەو ڕۆژەی کە خەڵک لە هەر چوار پارچەکەی بەداخەوە کە دەڵێن چوار پارچە هیچ کوردستان یەکە بەڵام ئێمە بۆ خۆمان دەڵێن چوار پارچە بەزاری خۆمان دەقرار دەکەین کە دەڵێن چوار پارچە کە دەستکردی بێ ئەو چوار پارچە بوونەش دەستکردی بێگانەیە بەخواستی من نەبووە. بەڵێ gelek spas berê spas بۆ پەیوەندیە te rêzdar û hîvadarim berêzê din jî ku beşdar dibin bi vî awayî derwê ew ku gotinê xwe dibêjin û daxwazê xwe dibêjin bikarin li ser mijarê jî qise bikin li ber ew ku girîng e yanî mirov awan tiştane bi hewra gotibêjî bike û bîr û boçûnê we jî bizane. Gelek spas. Telefona din li Swîsê bi me re ew dema baş bi rêz kerem kin. سلااو کاک میێران شوێنی سەرچاوە بەڕێز بژی اون چاوانن باشی زۆر سپاس بژی لە هەموو شتێک پیرۆزبایی دوو ڕێبەندان دەکەم لە کادر و پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە خەڵکی بەشەرەفی کوردستان لە باکوور ڕۆژهەڵات ڕۆژاوا باشوور لەوێژی پیرۆز بە بژی زۆر سپاس و هیوادارم دوو ڕێبەندان هەر ساڵە بە شێوەیەکی بەربڵاوتر و بە شێوەیەکی باشتر خۆی نیشان بدا و خۆی بنوێنێ کە هەرواشە بەڕاستی ئێمە کە سیرکەین بە نسبە ساڵانی ڕابردووەوە هەر ساڵە و بە شێوەیەکی بەربڵاوتر لە وڵاتان لە ناوخۆ لە هەموو شوێنێک ڕێزی لێ گیراوە. من هەروەندە ویستم پیرۆزبایی بکەم لە کادر و پێشمەرگەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە جەنابتان لە ئێوە بەڕاستی کە زەحمەت دەکێشن لە تیشک تیڤی ماندوو نەبن لە زیندانیانی سیاسی لە بنەماڵەی شەیدان و لە هەر هەموو خۆراگرانی کورد. gelek spas em di xizmet vedana her bijîn spas bo vê peywendiyê. Peywendiyekê din li bajarê Mehabatê me bereye. Ew demawa baş bi rêz kerem kin. Ew demet baş. Çûnî kak mêran. Jiyan baş tu çawanî başî? Başî şükür selametî. Gelek spas her bijî. Duê rêbendan li Hîzbî Demokratî Kurdistanê Îran pîroz dikim. Pîroz be spas. Sivayê xwe digênim bi kak Mustafa Hicrî. Bale. Sekretêrê Hîzbî Demokratî Kurdistanê Îran. Bale. Her bijî serkevtî bê bo hemû gelî Kurdistan sivayê xwe digênim bi kak Mustafa Hicrî Xuda hafîz. Serçawan gelek spas gelek spas. Bale vînere rêzdar bi vî awayî em geşne daviya programa îro jî li demekî Kurd maya li wan çend deqîqeyê dawiyê ders hez dikim ca kirdi spasê van hemû bi rêza bikim ku bi awayekî peywendiyekê din heye hevalê me li dîwa rêjî de dibêjin li koyê peywendiyek bi me re heye. Em ê telefûnê ji wer girin û bîna telefûna dawiyê kerem ke bires. Alo. Kerem ke bires. Kakê mêran çawanî. Gelek spas her bijî kerema xwe hinek bilez li ber ew ku dema me pir kêm maye. Kerem ke. سلااو ڕێزم هەیە دوی ڕێبەندان لە گشت کادرۆندامان و لایەنگان حیزبی دموکرات لە کارگێران و بەڕێوەبەرانی تیشک تیڤی. Bale gelek spas lêwajî pîroz be û li me nêzîktirin sila û pîrozbayiya me jî bigêjin. دموکراتی کوردستانی ئێران کاک مستەفا هیزری و کاک حەسەنی چۆرەپی. Gelek spas. Gelek spas bo peyvendiya we rêzdarê ji li koyê xwe hûn nêzûktirin û ew bi rêzê ku navê wan jî tîne ez bawer dikim keyfa wan programa dîwana gel tê û goy xwedinê dengê we jî dibîzin. Spas û telefûnekî din telefûna dawiyê li bajarê Urmiye ew ê telefûnê ji em ê wergirin û serçaveke ku kerem ke. Komêran çi başî? Gelek spas tu çawanî? Teşekkür ederim memnun serazî bîtin. Kerem ke. Duê rêbendanê li Hîzbê Demokratî Kurdistanê Îranê pîroz dikim. Li we jî pîroz dikim komêran. Gelek spas bijî. Ka hinek basê bajarê Urmiye bike rewşa we li bajarê Urmiye çawan e bi Kurtî? Vaza bajarê Urmiye xweş e wala. Xweş e?
آره والله ازیت هوا نکن تو پرسکری که والله عجت ما کن الان جی بسیج هدی دید کشنه و اصلاحی خود دانیم بسیج گره نوا چه ما دانی نه یعنی بالتا و سایه او جی اتلیده جی آره والله بال ما تو یعنی باشه برخوادان خبات که باعث که او خپاشته بدن نه آره والله باشه که خوشی پیوندی والا زور کی خوشی نما گلک سپاس هر که خوشی دم سپاس بو پیوندی وا بله پیوندی که دن هه لابه پیوندی امی ورگرن جا خلاص تبا گلک سپاس بو کی ماسی میزنه کن بو بورن لبرو کدم پیرناگی جن گلک حزه کندنگی و حمیا ببجا ای تلفونی جا ورگرن خلاص کرم که لهولندا الو سلام فرمو برز سر چوا من سەیران لە هۆڵەنداوە سەرچاوە بەرز لە ئێوە و لە خۆم و لە سەرجەم کوردەکانی ئێران پیرۆزبایی و لێ دەکەم گەلێک سپاس لەوەش پیرۆز بە ئینشاڵڵا دوی ڕێبەندان دەبتە ماوەی سەربەرزی بۆ هەموو کوردێک ئینشاڵڵا هەروە حەزم کرد پیرۆزباییتان لێ بکەم گەلێک سپاس بۆ پەیوەندی وەی ڕێزدار سپاس اون جهت لجشن و شاهی و خاشیه دم گلک سپاس با پیوندی و رزدار بله وینر رزدار به وی آوای جیم گشت ندا ویا دیوان آخا یا ایرو و به مجاره ما حذ کردم زده تر گوت بجیم سر بکن بینر ما به وی آوای که حذ کردم با آوای کی کو حقا حذ کردن بنا هم مجاره ام دخزوات وان دا بون کو بیرو بوچون و هزرو داخاز خواب بگیج نجی گلک سپاس بوا و کو اون بنا مجرب مره بونو دیوان آخا گشو خواشو دولمند کرد لی پیش و کو از خاطر خواب خواستم حد کنجا کدی بیجم ل هر باجر کردستانی هر هم ولاتیک کو بکاره و دما کو دیوان گل بلاود با همون روز اینی اگر دینا خواب بدنی در دورا دمجمیر 8 هفته ایواری به دما اروپای بلاود با گلک جارا سریواری و شو و دنیا تاریه هر کسی که بکاره وینه کی باجار خواهی شو و دمی کو دیوانه گل بلاوده با مرا بشینه یا فیلم کی له بگره باشترین فیلم یا وینه یه دیاری کی جالی ما ورگره و کدن حزکم بجم کو برنامه یا هفتاد دی یه سر باکوری کردستانی با پس کری که حوالاتی مال باکوری کردستانی با مثلا تلویزیون تازه ترتشش کد بیجن به زمان کردی ل کردستان ل ترکیه و بیا و گلک بسکری کردن یه نوی بشا کردستانی میوانی که رزدار مهیا بنا که رامان لدست بکده باز کریه که کوان پارتین کردستانی که گلک بایخ کی تایبتی ددنه کومارا کردستانی و روزان شهید کردستانی و گلک مجدن لسر و که او هر دو روزانه ببن روزی دیروکی کرد و تایبت روزا شهیدان کو او جی بنا روزا شهید خواد زانن او بنا یه گرتن که نتوی کردی زیده تر بیر و چونی گلک تایبتی نتوی هنه سکرتیر گشتی پارتیا سوسیالیست کردستان رزدار که مسعود تک میوان دیوان گله لحفته ها بیده همه جا کدن بهاو بن او حتی دیدار کدن و هفته کدن هل خوشی و شادی و که خوشی و جشن آده بن جشن ایوان روزا جی بیرا و نتون همو بهاو را بخوشی بشدار بن هل خوشی ده بن حتی انجار کدن خطره